تەنیاش من لێ بەغدا شەڕی خەڵکەکەم ینی من طبیعیە بەلامەوە من کاتی خۆی کە چوون محکەمەی اتحادی سکاڵام کرد ڕاو کرد حاکمەکە پێم وتی تۆ کوردی یا عەرەبی وت وەڵام من کوردم وتی ئەی چۆن سکاڵە لە مەسرورەکەی تایسە کەس ناتوو سکاڵە لە پارتیوانم بکە وتم ئەگە سەیری ئینتیخابات بکەی 20 بۆ 27 لە سەد یەکێتی و پارتیە ماندا پەرلەمان هەر بەڕاستی وامان لە قیادەی عێراق کرد کە پارتی و یەکێتیە چوون بۆ لایەن یان کاکە هەموو شتێکی ئێوە نین و ئەبێ بەردەوام بین ئەگەر سەری خۆمانشماندانا من طبیعیە بەلامە بەڕاستی ئێستا حالی حاضر ینی هەموو جارێک وتومە ئێمە لە زیاوە ئەژین بەدەمەوە هاتنی هاوڵاتیان چۆنە بۆ ئێوەی غەیری یەکێتی و پارتی لەبری ئەوەی پرسیارەوە بکە ئایا موچەی مانگی هەشت بۆ نادرێ و مانگی نۆ موچەی مانگی نۆ بۆ نادرێ و موچەکانی تر کوان کە چی زەخت لە مامۆساکانەکە کە کارتی دەنگدانەکەیان بدەن و نازانم کۆدۆ شتانە بەڕاستی ئێستا ئەزانم کە من هیچم نەکردووە لێت ناشارمەوە ئوستاز ئەمە لە کاگنۆشیوانەوە فێری بووین یعنی کاگنۆشیروان کاتی خۆی کەسێک ئەگەر لە کۆمەڵ وایە لە یەکگرتوو وایە معارەزە بواە گۆڕان نەبواە کێشەیەکی بۆ دروست بایە ئەوید وەرە لە گردەکە بخەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە هەرکوێیەکەن ساغ و سەلامەت بن گفتوگوۆی دووهەممان لەگەڵ بەڕێز کاک غالب محەممەد دەکەین لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی بانگەشەکان تاوەکو ئێستا ئەو چەند ڕۆژەی کەماوە چۆن بەڕێوەچێ ئایا بانگەشەی هەڵبژاردنەکان ئەچێتە قۆناغێکی دیکەوە یانە ومێدیان چەندێک بەم هەڵبژاردنە هەیە کە بتوانێت گۆڕانکاری لە عێراقدا بکات و ئەو گۆڕانکاری کە لە عێراقا کرێت چ کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان کاک دکتۆر بەخێر بێت سڵاو لێوە و لە بیسەران و بینەرانتان زۆر سپاس کاک دکتۆر هەڵسەنگاندنێکی کورتمان بۆ بکە بۆ ئەو چەند ڕۆژەی کە لە ماوەی ڕابردوودا بانگەشەکانی هەڵبژاردن بەڕێوە چووە بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان طبعاً ئەگەر سیرکەی هەڵبژاردننی ئەم جارە تۆزێک ساردی پێوە دیارە لەگەڵ هەڵبژاردنەکەی تری کوردستان ئەش بۆ دەگەڕێتەوە لە کوردستانە تقریبا وابزان 15 ڕۆژ حملەی هەڵبژارد بوو ئەم جارە لێرە تقریبا نەچێتە 40 ڕۆژ ئیتر بە چەند قۆناغێت تێپەڕی مەسەلا قۆناغی زۆر سارد و قۆناغی گەرم تۆزێک گەرمە و ناوەندوانە ئێمە بەڕاستی ئەگەر باسی هەڵبژاردن بکەین ناعەدالەتیەکەیە لە بینی هێزەکانی معارەزە و هێزەکانی دەسەڵاتە چکە ئەو هێزانی کە لە دەسەڵاتن هەر بەڕاستی هەموو جونکە ئەساسەکانی دەسەڵات بۆ حملەی هەڵبژاردن بەکارێن کە ئەمە ناقانونیە و نادستوریشە مەسەلەن هێزی ئەمنی بەکارێنن زەختیان لێکەن کارتیان لێبن کارتی خێزانەکان ئەمە واقعا هەیە بەڵێ هەمووی بە مستەنەدات و بە سەوت و بە دەنگ و بە ئەوانە هەمومان لایەکە زەخت لە خەڵکەکە تۆمارتان نەکرد لە کۆمیسیۆن بڵێن ئەمە پێشەلکاریە وڵای ویستومان مەسەلە گشتی کۆکەینەوە بە یەکەوە تۆماری بکەین بەڵێ ئەمە یەک دوو ڕێگەی ترێ مەسەلەن کاتی خۆی بەس هێزە ئەمریکان بوو ئێستا مەسەلەن بۆ موەزەف وایە بۆ پەروەردە وایە بۆ مامۆستا وایە مدیر لەبری ئەوەی پرسیارەوە بکە ئایا موچەی مانگی هەشت بۆ نادرێ و مانگی نۆ موچەی مانگی نۆ بۆ نادرێ و موچەکانی تر کوان کە چی زەخت لە مامۆساکانەکە کە کارتی دەنگدانەکەیان بدەن و نازانم کۆدۆ شتانە لەگەڵەوە ئەوەش وازیان لێنەوە ئێستا لە کەرتی تایبەت ئیشەکەن مەسەلەن ئێستا ئەو بار هەڵگر و ئەوانەی کە لە نەوت ئیشەکەن و ئەوانەی کە لە کۆمپانیەکان تر ئیشەکەن و لە کۆمپانیا سکوریتەکان ئیشەکەن بە زۆر وایان لێکە کارتی دەنگدانیان لێ بن ئەوە هیچ واز بێنە لە ڕاگەیانە طبعاً هەر بۆ زانیاریت من تا ئێستا لەم حەملەیە وابزانم دوو جار مقابلە کرامە یەک جار لە سبەی جارێکیش لە ڕۆژ باقی تر نەڕاگەیاندنی تەلەڤیزیۆن نەڕاگەیاندنەکانی تر بۆی دەنگمان نەگا بە خەڵک بۆی هەوڵ بدەن سەوتی ئێمە نەگا بەڵام سەوتی خۆیان بەرز بێت لە بری ئەوەشە دیێن خەڵکی تر بەکارێن نایڵن پۆستەرمانە دەڕەن پۆستەرمان هەر نایڵن ئەم شۆدایانن بەیانی هەڵک گیرێ ئەمەش بۆی کە ڕسمەکانشمان نەمێنە ناو جادەکان و لەگەڵ ئەوە بۆ هەردوو زۆنەکە ڕاستە بەڵێ بۆ دەسە مەسەلە لە زۆنی ئەودیۆ تەپەلاماری کاک عەلیان داوە ئەو تەکابرایەکە لەوێ بە تهدید دڵە تهدیدی یەکات و دەمانچێنەوە حکوومەت کووە مەسرور کووە نازانم هێز کووە ئاسایش هیچی نییە لەم دیویش هەر وایە لەم دویش پۆستەرەکان ئێمە ئەم شەودانرە بەیانی هەڵەگیرێت کەسیش نازانێت بۆ یەکێتیەکان هەڵناگیرێت بۆ ئێمە هەڵەگیرێ ئێمە پرسیارە ینی ئەگەر هاتوو یەکێتیەکان هەڵگیرە من قسە ناکەم باش نییە بەڵام من ئەبینم یەکێتیەکان هەتا بێ زیاکە ئەوانەی ئێمە هەتا دێ نامێنێ ئەمە مانای ئەوەیە کە یەکێتی لایەدا خۆ کەسی تر نییە لای بدات و ئێمە هێزی ئەمنیمانەیە مەسەلە پۆلیسمانەیە ئاسایشمانەیە نازام چییە
بۆ ئەمانە چاودێری ئەمە ناکەن بۆچی ئەم شتانە ڕۆدا لەگەڵ ئەوەشتا ئیتر خۆ دەزانی دەنگە کڕن بە 5,000 دەنگە کڕن بە 100,000 زەخت لە خەڵکەکەن مەسەلەن کرێکارێک ئاچنەت ماڵا بێکی یەتی و پارتی وای لاتووە ئەو کرێکارانەی کە پاککەرەوەن لە کۆمپانیەکان زەختیان لەگەڵ بە کارتی دەنگدانەکەدا هۆی تو 300,000 دەیتی کارتی دەنگدانی چی تۆ ژیانێکی کەریمانەت بۆی نەڕخسانە ئەم کەسە نە تەقاعودیەکی هەیە نە بیمەیەکی تەندروستی هەیە نە هیچ بیمەیەکدا پێی لە بری ئەوشەتی زەختی لێگەی لەبەرەوە کردوتە بە کرێکارێک کە هەموو عینەکانیان نادێتی هەموو پارۆشتەکانیان نادێت هەر مافی خۆیان نادێت هەر بۆ زانیاریت خەڵکیان داناوە بە سیکیوریتی لە حەقلەکانی نەوت باشە لە گەرمیان لە حەسیر مەسەلە لە حەسیرە لە چیا سوورخ بوو کاتی خۆی لە گازپرۆم عفو لە داناغاز لە شوێنەکانی تر لە هەولێر لە دهۆک $500 پێدەن بەڵام خۆیان 20 وەرەقە حسابەکەن لەسەر حکوومەت یعنی ئەم کۆمپانیا هاتووە $500 بە کارمەندێک بەڵام خۆی 20 وەرەقە ئەبا بەڵام لەگەڵ ڕزەختشی لێگەڵێ بە کارتی دەنگدانەکەتەبێت لەبەرەوە نەعەدالەتێکی زۆر فراوانەیە بەڵام ئێمە ڕاستیەکەیەوەی کە گرنگە بەلامانەوە زۆر مهمە بەردەوامین و بڕوامان وایە هەر کەسێک حەق بێت خوای لەگەڵ بێت و داوای مافی وڵاتیانی هەرێمی کوردستان کە مافخۆرەکان دەنگی پێدەن هیچ شتێک ناتوانێت مافخۆرەکان وا لێ بکات دەنگ بۆ کەسانە دەکە پارێزگاریان لێ بکە کاک دکتۆر بەدەمەوە هاتنی هاوڵاتیان چۆنە بۆ ئێوەی غەیری یەکێتی و پارتی کاک ئیسماعیل منم 4 ساڵە پەرلەمانتار نەبوو بەدەم حەزاگەم بەدەمی خۆم بڵێم بەڵام بەدەمی هەموو برادران و هاوڕێیان و کەسەکان و مامۆسای بەشێک لە مامۆسای ناڕازیوانە ئەڵێ غالبەوە دایدا پەرلەمانیشی کردووە وابزانام چلوهی جابەت چوینێتە بەغداد بیژی بەشێکی زۆری بۆی مامۆسا ببین بەشێکی زۆری بۆی بچینە محکەمەی ئیتیحادی زۆر هیلاک بووین یعنی بڕواکە ئەوەندە هیلاک بووم ئەوەندەی کە پەرلەمانتار بووم هیلاک نەبووم هەموو جارێکە ئەمەمە کردی هیلاکە بووم بەڵام بەڕاستی ئێستا ئەزانم کە من هیچم نەکردووە ئێستا ئەزانم خەڵک ئەو خۆشەویستی خەڵک بۆ ئێمە ئەو احترامەی خەڵک بۆ ئێمە خۆ ئەزانێ هەستەکەم هیچم نەکردە ئەی لە بەرامبەرەوە بە هەموو بە دوواداچوونەی کە بۆ خەڵک ئێوە هەیەتی هیچم نەکردو بۆیان ئەوەی کە خەڵک بۆ ئێمەیەکە ئەو خۆشەویستیە ئەو محەبەتەی ئەو شوێنانی کە ئەگەڕین کە پیاوێکی پیرە بینم هەڵ ئەسێ بۆی چۆین باشی لەگەڵ منابکە هەستەکە من هیچم نەکردووە یعنی هەموو جارێگەڵم ئەڵێم خۆزگای دەسەڵاتم هەبووە زیاتر بۆی بتوانم زیاتر بکەم چونکە ئەم میلەتە بایی ئەوەیە زۆرتری بۆ بکەیت زۆر بەکەرەمە زۆر هیچی ناوێ هەر ئەوێت تۆ دیفاعی لێ بکەیت خۆ کەس ناتە بۆ لای من بڵێ تاعین بکە هەمووی ئەڵێ کاغالب بەردەوام بە لەسەر وەیکەیکی کەس ناتە بڵێ بۆ لای من بڵێ کاغالب پارەم بەرێ ئەڵێ ئەمەوێت چۆن بووی ئاوا بیت خەڵکەیە گوێم لێ بۆ لە ناو بازاڕی هەڵەبجە گوێم لێ بۆ لە هەڵەبجەشی دەگەڕام و توێتی من دەنگە دەمە غالب چونکە هەستەکەم ئەو قسانەی لە دڵی منە غالبەیکە قسەی دڵی منەکات قسەی دڵی منەکە هەستەکەم کە من ناتوانم بیکەم ئەو ناو پەرلەمانە ئەیکا لە تەلەڤیزیۆنە ئەیکا لە شوێنەکانە ئەیکا لەبەر ئەوە ئێمە قەرزاری ئەم خەڵکەین و ئەبێ بەردەوام بین ئەگەر سەری خۆمانشماندانا من طبیعیە بەلامە بەڕاستی ئێستا حالی حاضر ینی هەموو جارێک وتومە ئێمە لە زیاوە ئەژین و ئێمە مەسەلە ئەوە کاک عەلی هەموو جارێڵە ئێمە عینی خۆمان مای خۆمان دەرکردووە ها بەڕاستی بەمەی کە هاوڵاتیان بۆمانیەکە مایەکەمان دوو قاچ دەرکردووە ئەوەندەی کە ئێوە ئەگەڕێن بەناو خەڵکە ئەو دەم و چاوانی کە ئەیبینن هەستەکەی خەڵک ناڕازیە بەڕاستی خەڵک ناڕازیە 180 خەڵک ناڕازیە بەڵام کێشەکە ئەوەیە زۆربیان ناڕۆم بۆ دەنگدان یعنی ئەگە سەیری انتخابات بکەیت 20 بۆ 27 لە سەدی یەکێتی و پارتیە تقریبا 73 لە سەدی 70 لە سەدی ناڕوا بۆ ینی معارەزەیە ئەم 73 لە سەدە لەوەی 20 لە سەدی بڕوا بە دەنگدان 30 لە سەدی بڕوا بەدان بەڵام ئەگەر هەفتاکەی بڕا زۆرینە بێتە معارەزە و اینجا کە زۆرینە بوو بە معارەزە گۆڕانکاری زۆر گەورە ڕوادان ئەوش ئەوەیە یەکەم ئیتر پارتیوێکێتی ناتوان بەناو کوردۆ لە بەغا قسە بکەن پارتیوێکێتی ناتوان لە بەغایە بڵێن ئێمە زۆرینەی ئێمە گروپێکی 15مان دروست کرد ویستم باسی ئەو گروپی 15 بکەم ئەو گروپی 15 توانی تا ڕادەیەک ئامانج بپێکێ زۆر ئێمە گروپێکی 15مان دروست کرد پەیڕۆکی ناوخۆشمانە بوار بۆ زانیاری ناومان گروپی 15 بوو هەر بۆ زانیاریت کات بە حەلووسیمان وتمان کاکە بێ سەر فراکسیۆنێکمان بۆ دانی لە بەردەمەوە وتی کاکە ناوێکی بۆ دانن خۆ ناکرێ گەرێکێکتان کەبێکە بڵێم گروپی 4 دۆگەیەکتان زیادێکی بڵم گروپی 16
لەبەرەوە کە ناومان گۆڕی کردمانە هاوپەیمانی هیوا هەر بەڕاستی گەرم و گوڕێکماندا پەرلەمان هەر بەڕاستی وامان لە قیادەی عێراقە کرد کە پارتویەکێتیە چوون بۆ لایەن یاوت کاکە هەموو شتێک ئێوە نین ئەو 15 پەرلەمانی تار هەیە کە نوێنەری خەڵکن کە کوردن کە لە مەحافەزەکانی ئێوەن ناڕازین داوای موچەکەن داوایەوەکەن کە سوتەمەنی بگا بە هاوڵاتیان داوایەوەکەن کە دەرمان ناگا بە هاوڵاتیان ئەڵێن کاکە ئەو نەوتە بێت تەسلیم کرێ دی ئێوە ئەڵێن ئەوە 21 منفەزی حدودی هەیە 5 قانونیە باقیەکەی قانونی نییە یعنی وامان کردبوو کە قسەمان کە یەکێتی و پارتیە چوون وەکو جاران ملیان ئاوایان بۆ ناکردم لە بری ئاوایان بۆ بکەن 50 شتیانە خستە بەردەمی ئەودەوە ئێمەش نایڵین ئەوە گروپی 15 ئیڵێت ئەوە هاوپەیمانی هیوا ئیڵێت ئەوان داوای ئەوە ئەکەن کە بچە بکەوێتە سەر عێراق ئەوان داوای ئەوە ئەکەن کە سوتەمەنی بکرێتە 450 دینار هەر بەڕاستی مەسئولێکی عێراق بە پرسیکی ئێرە وتبوو وتیبی کاکە خەڵک بەگوێ لە من ناگرێ ئەوەندە غالب و ئەحمەدی حاجی ڕەشید و فلان و دوکتۆر ڕێبار و کێ و ئەمانە لەسەر تەلەڤیزیۆنەکان قسە ئەکەن ئەوەندە خەڵکی ئێمە ینی خەڵکی ئەوان گوێ لە ئەوانەگرن گوێ لە ئێمە ناگرن کاکە ئەوان وا ئەڵێن لەبەرەوە خەڵکی ئێمە بڕواناکە بە قسەکان ئێمە ئەگە بڵێن حکوومەت هەرێمیش ڕاستەکە خەڵک بڕوامان پێ ناکە لەبەرەوە ئەوان ئەڵێن نەوتە ڕوا ئەڵێن پێمان موچە نییە ئەڵێن ئەو پارەی ئێوە ئەیدێن ناگا بە دەستی هاوڵاتیان خۆ ماوەیە وای لاتبوو ئوستاز هەچی پارە ئاهات لە عێراقەوە ئەمان بەشێکیان لە بابی موچەت سەرفە کرد بۆ بابی تر ووای لێیان خەڵک ڕبع موچەی وەرەگر خەڵنی وە موچەی وەرەگر خەڵک موچەی کاملی وەرناگەر نە ئەگەشتە مەسەلە سەقفی خۆی زیاتر لە سەقفی خۆی موچەکەیان پێدا لەبەرەوە وای لێ هات بەڵێ باش کاک دکتۆر بەهۆی ئەو پاشخانەی کە هاتان بوو لە گروپی 15 یاخود هاوپەیمانی هیوا هیچ شتێکی تر لەوە کراوە کە جارێکی تر ینی گروپێکی تری لەو شێوە دروست بکرێتەوە ئێستا دیارەکە ئۆپۆزیسیۆن تا ڕادەیەک پەرتن ئێمە لێرە پەرتین بۆ مەسەلەی دەنگدان بەڵام من پێم وایە ئەگەر هاتوو ئێمە بڕۆینە بەغدا دەتوانین بەیەکەوە بتوانین گروپێکی بەسە لە گروپی 15 بێیان هاوپەیمانێک دروستکەین کە هاوپەیمانێکی جیاواز بێ لە یەکێتی پارتیە واتوانین ئەگەر هاتوو ینی مەسەلە لایەنەکان بێڵن ینی هەر بەڕاستی چونکە عادەتەن بەست لایەنەکانی ئۆپۆزیسیۆن خۆیانە بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تا ئێستا وا بیرەکەنەوە کە خۆیان بن کە خۆیان قاڵا خۆیان هەموو شتێکن خۆیان ئەمە بەڕاستی ئەمە زۆ خراپە ئێمە کاتی خۆی هەندێک لێدوانیشە درێ لە بانگەشەکانی هەڵبژاردنە ئەمە جۆرێک لە ساردبوونەوە ڕووناکە لە ئێوەی کاندیدانی دەرەوەی یەکێتی و پارتی من وەکو خۆم ئەگەر خۆم تەنیاژم لێ بەغدا شەڕی خەڵکەکەم ینی من طبیعیە بەلامەوە من کاتی خۆی کە چوون محکەمەی اتحادی کاڵام کرد بڕوا کرد حاکمەکە پێم وتی تۆ کوردی یا عەرەبی وت وەڵام من کوردم وتی ئەی چۆن سکاڵە لە مەسرورەکەی تایسە کەس ناتوو سکاڵە لە پارتیوانە بکە وتم وەڵی کەم وتی مسەوڕەکەی وتی کاکە ڕسمێکی لەگەڵا با بگرم ئەمە بەخوا بای ساڵە لێ نەدا وەڵا بای ساڵە لێمی نەدا بەسخوا نەویست بمکوژێ چکە چقۆکانم لێدرا یعنی من خۆم تەنیا شەڕەکەم بەڵام من پێم باشە و پێمان ئێمە وەکو هەڵوێست یعنی یەکێک لە ئیشەکانمان ئەوەیە کە چوینە بەغداد ئێمەی معارەزە بەیەکەوە بین بۆ شەڕی مافی خەڵقین بەیەکەوە بەهێزترە بین بەیەکەوە توانین قەرار بدەین بەیەکەوە توانین تەوتین من ئەمە پرینسیبە لامان ئەزانی ئێمە لێت ناشارمەوە ئوستاز ئەمە لە کاگنۆشیوانەوە فێری بووین یعنی کاگنۆشیروان کاتی خۆی کەسێک ئەگەر لە کۆمەڵ وایە لە یەکگرتوو وایە معارەزە بواە گۆڕان نەبواە کێشەیەکی بۆ دروست بایە ئەوید وەرە لە گردەکە بخەوە منت پارێزم ئەوە جوانیکی ئەمە لە ئەوە فێر بووین اینجا ئێمە لەبەر ئەوە بە هەر لەسەر ئەساسی ئەو بووە ئێستا من کەسی وا هەیە کە گیراوە دەیان تەلەفۆنم بۆ عێراق کردووە دەیان جاشتم نووسە ئاسایش تەلەفۆنم کرد بۆ ئەمبەرمدا ئێستا قسەم پێکە طبیعیە وەریەگرم بۆ لەبەرەوە زانم ئەو کوڕە دڵسۆزە ئەو کوڕە معارەزەیە بەڵام ئەگەر لەگەڵ هەڵوێستا ڕێک نەبێ ئەوەی تر ئەوە نییە کە کوفری کردەوە بەختە هەڵوێست بەشێکە لە معارەزە بەڵام خەڵکی ترێ معارەزەیە و هەڵوێست نییە خۆ ناکرێ هەموو معارەزەیەک هەڵوێست بێت بەڵام ئەکرێ هەموو هەڵوێستێک معارەزە بێت لەبەرەوە من بڕوام وایە ینی ئەو شتانەی ئێمە لە کاتی خۆی لە کاگنۆشیوانەوە فێری بووین کە چۆن دیفاع لە هەموو میلەت بکەین نەک بیر لەوە بکەین بڕواکەی کە بووم بە ئەندامی ئەنجومەن یەکەم ئیشمانەوە بوو کاگنۆشیوان کە من لە بیرمە بانگمانی کرد وتی ئەوەی تر نوێنەری خەڵکن هەر کەسێک کێشەیەکیە بوو مەزڵوم بووەوە دیفاعی لێ بکەن جا هەر لەبەرەوەش من ئەو شەڕە گەورەمە کرد بۆ سوتەمەنی بڕوا بکە هەموو ئەوانەی دز بوون لەناو هەموو حزبەکان دژم بوون باشە لەبەر ئەوە هەمویان ئیشیانە کرد مەسەلەیان ویست تەنکەر بێتە ژوورەوە لەگەڵ قەیوانە ڕێک بوون لەگەڵ فڵانە کورسا ساوس کورسانە ڕێک بوون لەگەڵ نازانم
بەهارگر و پاڕێک بوون لەگەڵ فڵانە ڕێگەڵم کۆمپانیا ڕێک بوون کە هەمووی مادەی ژەهراوی هاوردەژۆ ڕۆژێک لە ڕۆژان نەمبینی کاکنەوشوان تەلەفۆنێکم بۆ بکە بڵێ مەیکە هەموو جارێکە ئەمانی بینی هەمی ئەمی بینی دەستی خۆش بێت بەردەوام بێمە لە پشتین. کاک محەممەد حەکیم ئەندای مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری لەم شوێنەی جەنابەت میوان بوو زکریاتێکی کاکنەوشیروانی باس کرد باسی لەوە کرد کە کاکنەوشیروان ڕاستە 25 کورسی هەبووە بەڵام مامەڵەی هاوسەنگی کردووە لەگەڵ لیستێکە یا قوارەیەکە کە چەند کورسێکی کەمیشی هەبووە یعنی حسابی گەورە و بچووکی نەکردووە و ئەوەندە گەورەیەوەیەکێکی تر کورسی کەمی هێناوە ینی باسی ئەو مووقیفانی کاکنەوشیروانی یەکرد وەکو جەنابەت تۆ هیچ شتێکی لەم شێوەیە ترت بیر دیەکە لەگەڵ کاکنەوشیروانە باسی لە بەرگری مافی خەڵک کرد بێت بەتاکید ئازاین بۆ زانیاری دۆستاز ئێمە لە پەرلەم لە ئەنجومەن بووین بە 12 بووین بەڵام یەکگرتووکەمە بە هەردووشیان وا بزانام یا 4 بوون یا 6 بوون لە بیرم نییە عادەدەکە بەڵام ئێمە لەگەڵ یان نبووین لە هەموو شتێکە بە یەکەوە بووین لە هەموو شتێکە بە یەکەوە بووین و هەموو جارێکیش پێمانەوە دەوت نابێ ئێوە دژی مەعارەزەکان قسە بکەن ئەبێ بە یەکەوە کار بکەین جا ئێمە ئەمانوێ ڕاستەکەی ئەمە جێبەجێ بکەین ئێستش ئەمە جێبە بەوە زانیاری یەک مانگە هەڵبژاردنە یەک وشم نەوتووە بەرامبەر یەک معارەزە لەم هەڵبژاردنە و ئەزانم تەحڕشمان پێکەن و ئێمە زۆر ئێمە تاکە لایەنێکین ئەوەندە پاکین لە کەس ناترسین و لێ کەس ئێستش ئێڵێم جگە لە خوای گەورە لێ کەس ناترسم و هەرچیشم هەیە منەتی یەک کەس نابم ئەگەر بڵاوی نەکاتەوە و ئەتوانم واژ لەو لایەنانە بکەم ئێمە کورە من یەک قسەم لەسەر یەکێتی کردیەکێتی کۆمیسیۆن نەماوە دار و بەرنەماوە چ سکاڵی تۆمارەکە بۆی من لادا لە لیستی لە انتخاباتە لە کاندیدیا خۆ ئەتوانین ئەو قسە بەرامبەر ئەو لایەنانە قسەی خۆمان بکەین و بە دەلیلی شۆ قسە بکەین بەڵام ئێمە نایکەین لەبەرچی نایکەین لەبەرەوە نامانەوێ لەم کاتەیە ئەفکاری خۆمان تەفکیک بکەین ئەمانوێ ئەفکاری ئێمە ئاراستەی ئێمە یەک ئاراستە بێ ئاراستەی دەسەڵات بێ نەک معارەزە و ئەمانەوێ دوای ئەوەی کە انتخابات تەواو و ڕووی ئەوەمان بێ لەگەڵێکا بتوانین هاوپەیمانیەک دروست بکەین وەکو کردەواری ئەڵێ نەیگەێنە مریشکە ڕەشە نەیگەینە مریشکە ڕەشە و ئێمە من داواکارشم لیان جارێکی تر کە تەحڕوش نەکەن چکە نە دەنگی ئێمە دەنگی ئەوانە نە دەنگی ئەوان دەنگی ئێمەیە ئەوەی کە ئێمەی بوێزانێ دەنگ بەکوێدا و ئەوەی کە ئەوانشی بوێزانێ و دەنگی خەڵکی مەسەلە لایەن ئەسلامیەکان هەر بەڕاستی دەنگیان سابتە ینی یعنی دەنگەکانیان سابتە پێویست ناکە ینی ئێمە نە ئێمە دەنگمان هی ئەوانە نە دەنگی ئەوان هی ئێمەیە ینی گۆڕان 570,000 دەنگیانە ئەگەر ئێمە گۆڕان بووین باش نییە بەڵێ باش ئێمە فکری گۆڕانمانە بووە گۆڕان بووین ئەو 570,000 دەنگە ئەگەر بیریان لەوە بکردایەت و دەنگ بدەنە حزب ئیسلامی خۆی حزب ئیسلامیەکان باید چ کورسیانە بۆیە وانە بەس کە دەنگیان نەداوا پێیان ینی دەنگدەری ئێمە دەنگدەری ئەوانە ئەوانیش هەروە دەنگدەری ئەو کاتی کە گۆڕان 500,000ەکەی هێنا لایەنە ئیسلامی هەرو کە ئەو قاڵبەیە بوون ئێستا هەر قاڵبن یعنی نەیانتوانێ دەنگدەری گۆڕان کەسب بکەن بۆ خۆیان چۆن گۆڕان کاتی خۆی نەیتوانێت دەنگدەری ئەوانیش کەسب بخوابووە لەبرەوە ئێمە مەسەلە ئەم مەسەلە هەڵوێست لەبەر ئەوە حزبێکی تازەیە و بێ ئایدۆلۆجیایە حزبێکی خزمانی مەسەلە ئێمە هەموو ئایدۆلۆجیای ئێمەوە دژگەندەڵین مرۆڤ سنتەرە لامان ئێمە هاوڵاتی بوون گرنگە لامان من وەکو غالب ئەگەر هاوڵاتیەک لە بەسڕە حەقی بخوری عەرەب بێ تورکمان بێ کورد بێ شیعە بێ سونە بێ کاکەیی بێ سابی بێ مەسیحی بێ هەر کەسێک بێ بەس گرنگە مرۆڤە کە حەقی خوراوە من دیفاع هەروە هاوڵاتێکیش لە هەولێر وە لە دۆوەکوە مەسەلە ئێمە کاتی خۆی ڕێگری کرا لە عەرەبا بێتە ناو هەرێمی کوردستان قسەمان کرد و هەروە چۆن ڕێگریش کرا لە مەسەلە کوردوانەوە شاکلی بۆ دروست بۆی بچێ سەردانینەکان لەوەش قسەمان کرد و هەر لەبەر ئەوەش خەڵکی مەسەلە بەرپرسەکانی عێراق بە ئێمە ئەڵێن ئەڵێنەوە ڕاستگۆن ئێوە نەهاتوون مەسەلەن بڵێن ئێمە حەقی خۆمان من ئەزانم هەرێمی کوردستان حەقی خۆیە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی موچە وەرگرێت لەبەرەوە ناکرێت تۆ بێی لەبەر کێشەیەکی پارتی یا دەسەڵاتی هەرێم بێ موچەکەی ئەم زەوتکەی هەر لەبەرەوە ئەڵێم ئەبێ عێراق بیدا ڕاستەوخۆ با پرسیارێک لەسەر موچە بکەین ئەوە 4 مانگی موچەی فەرمانبەران ماوە و لە بەرامبەرە 2 مانگی کات ماوە تەسەورەکەی چەند موچە بدرێت کاکە دکتۆر غالب من تەسەورم وایە هەردوو موچە بدرێت لەبەر چی لەبەرەوەی ئەمان سەریع ئێمە ئەزانی ئوستاد ئێمە چی قسە دەکەین ئەوان وەری ناگرن یا خۆیان نایزانن یا مەوزوع ئەوەیە کە خوانی لێگێرەکەن لە عێراقا موازنە هەیە لە پێش سیوێکی 12 قفڵە بێت خەزێنەی عێراق
هی ساڵەکەی پێشوو تا سیوەکی 12 تۆ نەتوانانی مستحقاتی خۆت وەربگری ئەگە بە نووسراوێکی ڕسمی نەڵێن ئەو پارە ئەوەندەیە و هەڵگیراوە لە خەزیانە بۆ ئەوە بەکاردێت بە وزارەتی داراییە بێ وا بڵێ ئەو پارە تەدویرە بێ کە تەدویر بوو تۆ ناتوانانی حەقەکەت وەرگریت ئەمان خۆیانەوە تا سەیکە عێراق لە 120 میلیارد بنێرە 19 ڕۆژەڵێ ناینێرم دوای 19 ڕۆژە هینێرێت دوای 19 لەو 19 ڕۆژێکە کە ناینێرێ قسە بە عێراقەکە ئەڵێ عێراق حەق مەخوا عێراق موچە نادا عێراق نازانچی دوای 19 ڕۆژە هینێرێت لە 20 ڕۆژە عێراق موچەکە هێنێرێ ئێستا هەم عێراق من ئەزانم من بەپێی سەرچاوەکی من وزارەتی دارایی لە ماوەی هەفتە 3-4 جار بە وزارەت بە عێراق بە هەرێمی کوردستانی وتە کاکە 120 میلیارەکە بنێرە با موچەی مانگی نۆت بۆ بنێرم ناینێری هەڵەتی وڵا پارەم نییە وڵا کەمە پارەکە زۆرە پارەکەمان کەمە ناتوانین بیدەین ئەمە چی ئەمە 19 ڕۆژی تر تەخیریەکە باشە لەم 19 ڕۆژەشە قسە بە عێراقەکە لە 19 ڕۆژەمە ئەینێرێت 120ەکە لە 20ەمە پارەکە دەیتر تۆزێتر ئەوێسێت اینجا هەم دەسەکە بە قسەکردن یعنی کورت و مختصری ناتوانێت بە نایەوێ بە سابەتی 120 میلیارەکە بنێرێ باشە مۆماتەڵێ بووە ئەوەندە بە کاتەکە کاکەوەی تۆ تێگەشت بێتی نا ئەو زای بۆ لەبرەوە 120 میلیارەکە هی خۆیەتی یعنی وەکو مەمەڵکی خۆی ئەزانێ بەکارهێنێ بۆ کۆمپانیەکانی خۆی مەسەلە کوتە جادەیەکە لە هەولێر کوتە جادەیەکە لە دووە کوتە جادەیەکە لە فڵان شوێن چواردارەنێ لە هەولێرە کاتەیر بۆزانی داریاکانی شەرکانەرە پارەی حکوومەت نییە پارەی تاکردی تایبەتە مەسەلەن مەسرور چۆک نەخۆشخانێکی کرد و هەرای ناوەتەوە دوای دەرکەوت نەخۆشخانەکە تایبەتە تایبەت چییە ینی من چی لە تایبەت بکەم منێکی هاوڵاتین ناتوانم بچمە نەخۆشخانە کاکە هاوڵاتی ئەگەر 300,000 بێت چۆن نتوانێت لە ژوورێکا بخەوێ بای 2 میلیۆن دینار بێت من هاوڵاتیە ناسم لێرە وتوانە قەستەڕەکەت بە دەفتەرێک و نیوەکرێ چووە لە کەربەلا کردی نەجەف و کەربەلا کردوێتی بە ملیۆنە دینار باشە یعنی تۆ ناتەوێت ینی ئەم هەموو ئەهلیە چێ دروست کردووە ڕاست لەبەر ئەوە ئەمە نانوێت 120 میلیارەکە بدەن چکە بۆ خۆیانە و نانوێت تریلیۆنێک وەرگن چکە بۆ هاوڵاتیانە تریلیۆنەکەی هاوڵاتیان لایەنە هیچ نییە بە گوێرە 120 میلیارەکەی خۆیان کە بۆ گیرفانی خۆیانە کاک دکتۆر باسی چەند خاڵێکت کرد کە بەنیازن لە ئەگەر چوونە بەغداد ئەنجامی بدەن بۆ جۆرێک لە مافی هاوڵاتیان ئەو کارانە ڕئیسیانە چین کە ئێوەتانەوە لە بەغداد بیکەن ئۆستازیان ئێمە یەکێ لە هەرە کێشە گەورەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەخەڕوجەکان کە تایسە تەعین نەبوون زیاتر تەسەوری بکە ڕۆژ لەگەڵ برادێکا قسەم کرد ئەوی زیاتر لە 65,000 کەسمانەیە تەخەڕوجی کرد و دانەمەزراوە بەڵام لە عێراق وان نییە هەمویان دامەزراون بەشێکی زۆر عەفو ناڵم هەمویان بەشێکیان دامەزراون باشە بۆ دانەمەزراون تایسەمە کەس نازانێت بۆ تا من پێتی بڵام لە موازنەی 2022 بابی پارە بابی موچە لە عێراقا بۆ هەرێمی کوردستان 6 تریلیۆن و 250 میلیارد بوو لە موازنەی 23 و 24 بوو بە 11 تریلیۆن تقریبا ئەو بەشەی کە زیادی کرد ئەوە ڕێژەی ئەو نسبەیە کە 12.67 لە سەدەکەی ئەو خەڵکانەیە ساڵانە کە دایان مەزراندووە لە عێراقا لە 2021 هەتا 2024 خریجینی ئەوان خەڵکیان دانەمەزراوە مەسەلە 6,000 کەسیان ئەمساڵ لە موازنەی 2024 داداوە 12 لە سەدەکەی حساب کردووە بۆ هەرێم 12.67 حساب کردووە مەسەلەن 100,000 12,000ەکە پارەکە خسۆتە سەر حسابی بەس ئەمان خەڵکیان پێدا نەمەزراندووە هاتوون چیان کردووە موچەکان بابی خۆیانیان لە 800 میلیارۆ کردووە بە 967 یعنی 200 تقریبا 167 میلیارد دیناریان زیاد کردە ئەمان بەس تەعینات نییە بەس تەقاعود هەیە یعنی ئەبێ موچە کەم بکە بەڵام کەچی زیادی کرد بۆ زیادی کرد لە بەرو لە عێراق بە زیادەوە دێ ئەو زیادە هی کێیە هی دامەزراوە کێ دامەزراوە کەس دانەمەزراوە بۆ خڕجین هاتووە بۆ مامۆسا هاتووە بۆ مامۆسای زانکۆ هاتووە بۆ سەحا هاتووە بۆ دکتۆر هاتووە بۆ مهندس هاتووە بۆ عەقدەکان هاتووە لێوێ دای مەزراندووە 12.67 لە سەد خەڵکی دامەزراندووە بەس ئەم هاتووە ئەیکا بە زێرەفانی ئەیکا بە نازانم چی وەرەقەی فایلی زەرد و سەوز ئەچێ دایانە نا کەس نازانێکیان لەبەر ئەوە دامەزراندنی وەستاندووە بە ڕەسمی بەڵام لە ژێرۆ بۆ کادرەکانی خۆیان کە ئەمە ناقانونێکی گەورەیە ئەمە وای کردووە زیاتر لە 165,000
تخرج هەبێ خەڵکەیە تەخەڕوجی کردووە ماستێری هەیە دکتۆرای هەیە طبيبة صيدلانية مهندسي نوتا محدي نوتا محدي صحية محدكاني ترى أمانة دانا كاكا وازي عقد كان تايس دانا مزراو باشا كاك دكتور هل براستي أما أبي إيش بكي لسري لموازنة لمودو هالريجيك بو دا مزران دان را بنوسري أبي فرضي من غيرك ما فرضي كينيت لنا موازنة أبي هرمي كردستان أون دكز دا مزرينيت وتخرج كان دياري كابوي لكرتي فلان لكرتي فلان ناكريتو بي مثلا هيزيك بو ميليشياك دروسك بو يكيكو صد كاس خيته بردسي 200 کەس خەیتە بەرزە و 300 کەس خەیتە بەرزە و گەنجەکان ئێمە ئەبێ بچن لە ئیجە بخنکێن ئەبێ کرێکاری بکەن ئەبێ نازانم چی بکەن بڕواکەی من ئەبینم کابرا دکتۆرە سێرەکەم شاگردیەکە کاکە مهندسی نەوت هەسی چایچێتیەکە چایچێتی عیب نییە بەس ئیشی هەندەسەی نەوتە ئەمە بۆ نەچێ خزمەت بکە تۆ تەسەوڕەکەی حەسیرە ئەمە تازەترین شتە پێت دێڵێن لە حەقلی حەسیرە کە لە گەرمیانە زۆربەی گەرمیانەکانیان دەرکردووە باشە پیاوێک هەیە لەوێ خۆی بۆ تەخاوەنی مثلا لەم شوێنەیە 4 کەسیشەکە دوانیانی دەرکرد دوانی پارەکەی خاتە گیرفانی باشە کەس نەماوەتە چوە فلیپینی هێناوە باشە تۆ ئەو هەموو گەرمیانیە نەوتی تەواو کردووە ئیدەینی تەواو کردووە خەڵکی ئەنفال کراون ئەو عەرزە خەڵکی دنیای ئەنفال کراوە باشە کە سوکاری شەیدن تو بۆ منە دانەمەزێنی بڕۆ کفری بزان چەندین گەنج بێ ئیشە ئەی بۆم گەنجانی کفری ناخەیتە ئیش ئەمە ئیشێکی زۆر باشە کاک دکتۆر کە ئێوە ئیش لەسەرەوە بکەن لە بودجەیە لە بودجێ من ئەمەوێ لە بودجەیە لەمە و دوات چەند مەسەلەن ئەڵێن 100 کەس دائەمەزرێ لە عێراق 12 لە 100 منە یعنی 12 کەس ئەو 12 بێت تەسبیتی کا بۆم لە موازنە بۆ یەکێتی و پارتی نەچێ میلیشیای پێدانا و تەخەڕوجەکانمان سیر بکەن نەچێت چەکداری پێدانە بۆ پاراستنی خۆیان بەڵام تەخەڕوجەکانی ئێمە سیرکەن و کوڕ و کوچمان بێ ئیش کەوتنە خەڵکی وایە چی ماچوە ماڵان وەڵڵاهی شەرمەکەم ئەڵێ من تەخەڕوجم ژنەکەم تەخەڕوجە کرێکاریم کردووە کرێکارەکەشم دەست ناکەوێت باشە ئەم دوانە خۆ تۆ توانێکیان دامەزرێنی بۆ داد نەمەزراندووە عەقدەکان خەڵکی ئەڵێ 15 ساڵە من عەقدەم باشە شوێن نەماوە نەگەڕم تا ئێستا داد منەدا بۆ دای نەمەزراندوە ئەی باشە بۆ موازنەی موچە لە عێراقا لە 6 تریلیۆن چۆتە 11 تریلیۆن بۆ هەرێمی کوردستان نسبەی هەرێمی کوردستان 5 تریلیۆن زیادی گرێ 5 تریلیۆن کییە بۆ دامەزراوە بۆ پلە بەرزکردنەوەیە ئەی تۆ نە پلەت بەرزکرێتەوە نە خەڵکت دامەزراندووە خەڵکیش تەقاعد کردووە لەگەڵ ئەوژە پارەکەت زیادی کردووە کاک دکتۆر شتێک لای ئێمە جۆرێک وەکو مقدەسی لێ هاتووە ئێستا جۆرێک لە جۆرەکان خەڵک لای خۆمان یا بە شەرمێکەوە یا ڕاستەوخۆ ناتوانێت ڕەخنە لە پێشمەرگە بگرێت یا ڕەخنە لە هێزی چەکداری لای خۆمان بگرێت بۆ ئێستا گە تۆ بڵێ بۆچی پلە بەرزکردنەوە بۆ پێشمەرگە هەیە بۆ هێزە ناوخۆکان هەن بۆ فەرمانبەرێکی کەرتی مەدەنی نییە جۆرێک لە سوکایەتی پێدەن لە کاتێک ئەمە حەقە ینی تۆ بێنەرە بەرچاوی خۆدەوە نزیکی 10 ساڵە 14 ساڵە پلە بەرزکردنەوە بۆ کارمەندانی کەرتی مەدەنی نییە بەڵام بۆ هێزی سەربازی نەوەستاوە بەڵ ئەمە نابێ منە قانونیە هەر ناقانونیە ئەمە بۆ خۆی لە خۆیە ناقانونێکی گەورەیە بەرامبەر بەرامبەر بە مۆزەفی هەرێمی کوردستانیەکەن خۆ پێشمەرگەی دامەوە پێشمەرگەکەیش 500,000 وەرەگرێت بەڵێ ڕاستە 700,000 وەرەگرێت خۆ لە عێراق 1,200,000 وەرەگرێت بەس ئەمانە بەس لەبەرەوەی ناوەکانیان نەنێرن بۆ بەغداد نەڵێن پیان ئەمە وایە ئەو وایە و ئەمە مواسەفاتێتی و ئەمە ئیشەکەیەتی وانە تقریبا 500,000 زەرەرێدەن لەو کەسە بەڵام مقابل لەوەش خۆ ئەبێ پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەران بکرێت کاکە تۆ پلەی بەرزکەرە و موچەکەی زیاد مەکە جارێکان بەسەر پلەکەی بەرزکەرە بۆی لە کاتی تەقاعد بوونە زەرەری گەورە نەکە جۆرێک وەکو گرێبەستی لاتۆ نزیکی 14 ساڵە تۆ پلەت بەرز نەکردێتەوە تەقاعد یەکەی خەڵکەیە تەقاعد بووە ئەڵێ من 3 پلە ماوە ئەگەر تۆ 3 پلە وەرگرێت تەقاعدەکەی زۆر جیازە کاکە ئێمە پێشەوەی سکاڵا بکەین مەسەلە لەسەر قانونی تەقاعدی و ئەوانە و ئیشی لەسەر بکرێ و خەڵک بڕوات و ئەوانە موچەی خەڵک وا بوو 400,000 بوو ئێستا سپاس بۆ بۆتە 700,000 یعنی ئەوە ئێمە چەند ساڵە تۆ پارەی ئەمەت خواردووە نەتێڵاوە لەسەر عێراق بێ خۆ ئێمە شەڕەکانمان چییە وەڵڵا شەڕەکەم بۆەوە نییە هەرێمی کوردستان تەسلیمی فلان و فلانی بکەم وەکو ئەوان خۆوان هەرێمی کوردستانە تەسلیم تورکیا و ماز نازانم ئێمە شەڕەکەمان لەسەرەوەی تەقاعد وەکو
هاوڵاتێکی عێراق تەقاعد وەرگێ بۆچی هاوڵاتێک لە عێراقا ملیۆنێک 200 وەرگری ئەم 300,000 وەرگری ئەمە یەک من شەڕەکەم لەسەرەوەی پێشمەرگە لە جیاتیەوە 500,000 وەرگری ملیۆنێک 200,000 وەرگری ئەرە ئەمە خراپەکەی لەکوێیە جاشێتەکەی لەکوێیە من ئەمە سەری بەرزکەم من ئەمە موچەی پێبێ من ئەمەوێ کە دەنگەدا پێی نەڵێن ڕسمی بگرە من ئەمەوێ کە لە ناو نەقلی نەکەن لەبەر ئەوە معارەزەیە نەقلی بکەن لەبەر ئەوەی کە کابرا فاسد بێ نەقلی بکەن من ئەمەوێ موچەخۆر موچەکەی تەوتین بێ وەکو ئەو خەڵکە بچێ موچەکەی وێ ئەزانی کەسێک کە موچەکەی لەسەر ڕەشید و ڕافیدەین بێ 20 جۆر قەرز وەرەگرێ 20 جۆر ماڵ چاکەی پێوترێت تەرمیم 50 میلیۆنتە دەدێ ماڵ بسێنی پێوتر شیرا زیاتر لە 150 میلیۆن دەداتێ ماڵ ئەمە تەرمیمەت بەستە ئەمە تعمیری پێوتێ ماڵ ئەگەر بیر ڕوخێنی چاک بێ 100 میلیۆن قەرز دەداتێ کاکە ئەتوە قەرز بە مناڵەکان دەدا کە قەرزی هاوسەرگیری هەیە کاکە کابرا ئەچێ بۆ ئەمرش قەرزێ داتێ قەرزی کشت و کاڵەدات قەرزەدا بەو کەسانەی کە مۆزەفن و نەخۆشی سەرەتان ئەگرن بۆی عیلاجوەن و قەرزەکەی بێسووە ئەگەر خوا نەخواستا شتێکیشی لێ بێ قەرزەکەی لێ وەرناگیرێتەوە ئەمە هیچی لە هەژماری من ئەمە هیچی لە هەژمارێکی بەتاڵ بانکێکی فاشل بڕۆ کارتە سووتێنێ موچەی تیانە هەموو ڕۆژە مەشاکلیان هەیە ئێکاکە ئەو 100 جۆر قەرز ئەدا لە کشت و کاڵیە زراعیە پرۆژەیە زەواجە سلفەی عقارە سلفەی سندنە سلفەی تەرمیمە ئەنواع ئاشکال قەرزەدا من ئەمەوێ ئەو بانکانە بێنمێرە و قەرزانە وەرگرم بۆ عێراقیەک لە بەسڕە و لە دووەکا وەرگرێ بۆ هاوڵاتێکی کوردوەری نەگرێ کورەمە خەترێکی گەورەتر ئەمە خۆ لە ئەنفالەکە خراپترە بەرامبەر بە میلەتاکرێ خۆ ئەنفالەکە هەرەوە بوو ئەنفالەکرا بەس ئەم جارە ئەنفالەکەمان بەدەست کوردەوەیە ئەنفالەکەمان بەدەست دەسەڵاتیەکە کە ناوی یەکێتی و پارتیە نەوتە بە عەرزە بە سیکە داهاتە بە 21 مەرزی هەیە زۆربەی مەرزەکان کاری ناقانونی تیاکرێ قاچاقی تیاگرێ خەتی فری تایە پارە وەرەگیرێ تەماتە ئەبەی 7 وەرەقە بێ بدەیت پیازیێنی 7 وەرەقە بێ بدەیت نازان پەتاتەیەنی 20 وەرەقە بدەیت سیارەی بێ ڕقەمە هێنن نازان چەند وەرە ئەمانەیە و داهاتیش دیار نییە جادەیەکی جوانیش نابینین هیچیش دیار نییە هەمووی قاڵە تۆ بینی دەسەیکرد لەم حملەی هەڵبژارنە مەسرور ئەڵێ بۆ بدی و ئێوە ئازادیتانی کردووە ئەم دیویش بەو دیوەڵەتی ئێوە ئازادیتان کردووە کەس ناڵێ مەشروعیان چییە ئەرە کەسێک گوتی من جادێ دروستەکەم کەسێک گوتی من ئەمەوێ ئەوەنە خەڵ دامەزرێنم کەسێک گوتی من ئەمەوێ سوتەمەنی کاکە تۆ 50,000 بەرمیل نەوت سوتەمەنی دووەرگ نەوتی خاو دووەرگرتووە لە عێراق بە ناوی چی وەرگرتووە خۆ بە ناوی ئارین و مەسرور وەرد نەگرتووە بە ناوی ئەوە وەردکردووە سوتەمەنی ئەرزانکەی بیکەیتە مەدعوم پاڵپشتی بگرێت مەدعوم بە مانای ئەوەی 450 دینار بۆ بنزین 400 دینار بۆ گاز 150 دینار بۆ نەوتی سپیکە بەرمیلێکی ئەکاتە 31,000 نەوتی ڕەش بدەی بە مەعمەلەکان و کارگەکان بۆ ئەوی شتەکانیان ئەرزانکەی و لەگەڵ ئەوشە غازی ماڵان ئەرزانکەی ئێگشتی گران بوو نەک ئەرزان بوو زە مەسەلە گازە 400 دینارەکە بۆ ئەوەتە گران بۆ 600 دینار بۆ پێش 50,000ەکە ئیسا بووتە 1000 شتێک ئێتۆ ئەمامە گاڵتەکردنە بەخەڵ یەکێکیان قسەیەکیان پێنی هەمووی ئەقیڕێنێ یعنی هەمووی ئەڵێکی وا ئەکەم ئەم وا دەبا بهێنە ئەو نازانم ڕۆژنامە نووسی کرد بە تۆ پێم بڵێ تۆ حکوومەتی دەسەڵاتی چیەکەی خۆش لەوەیە ماوەی پێش سەمینیم قوبات تاڵەبانی ئەوی چی کاکەەوە معارەزەی چیان پێ ناگرێت قوبات نیوەی حرزنی قوبات و پاڤێڵ و یەشێتی و پارتی نیوەی عەرزی سلێمانی و هەرێمی کوردستانیان گشتی فرۆشت و داهات و سەروەت و سامان و نەوت و غازیان گشتی بردووە چاوەڕەکە من جادەی بۆ وڵای کاک دکتۆر سەیرە یعنی چاوەڕێکی تۆ معارەزە جادەت بۆ بکە یەکێتی سەیرە ڕخنە لە دەسەڵات ئەگرێ ینی زۆر سەیرە ینی کورە بابە وازە دەسەڵات بێزە ڕخنە لە ئێمەگرێ ئەڵێ بۆ غالب جادە ناکە بابە من بەچی جادە بکەم تۆ پارە سەیکە تۆ عەرز 10% عەرزی سلێمانیت فرۆشتووە عەرز نەماوە لە سلێمانیە داهاتی نانەوتیەکەش ئێخیتە گیرفانی خۆت لەگەڵ ئەوەشا خەتی فرید کردەوە بە قاچاق شتەکەی تەژگرۆ لەگەڵ ئەوەشا نەوتەکەش دیار نییە وەڵڵاوە بیلای ئەو کۆمپانیانەی کە لە مەسەلەی کۆمپانیای دووەم سانەوەکان لە حەق لە نەوتەکانی شەکەن بەخوای عەزیم لە ناو یەکێتیش ئەگەر عایدێک یەک نەبن یەکێتی بن نابێت بەس ئەبێ لە ناو یەکێتیش عایدێک کەس بن عایدە و کەسە نەبن ناڵ لە کۆمپانیەکانە ئیش بکە کەچی هاتۆ بە ئێمەڵەتی ئەرەوەیەوە بۆ جادە دروست ناکەن من بەچی دروستیکەم تۆ ئەو هەموو سەروت و سامانتە من دروستیکەم بۆ تۆ دەسەڵاتی تۆ حکوومەتی من بۆ جادە دروستکەم هەر ئەتەچێتی سیاسیش نازانن یعنی دەسەڵات ئیشی خزمەتگوزاری و جادە و ڕێگەوبان و موچەیە معارەزەش ئیشی ئەوەیە هەتا نەچێتە دەسەڵات ڕخنە بگرێ بڵێ ئەمە خراپە و مەباشە وڵاتیش ناتوانێت ینی ئەو دەسەڵاتەی کە ئەو جۆرە لە خزمەتگوزاری پیادەکا بۆ هاوڵاتیان
لە بانگەشەی هەڵبژاردنە ناتوانێت بەکاری بێنێتەوە کاک دکتۆر نابێت نابێ هەر پێشێلکاری ئەست یعنی ها بەڕاستی عیبە تۆ بڵێ وەڵام من مەسئول وەڵام من جادەم کردو تو جادێکی بابەت تۆ بەس ئەم ساڵ ئەوە بە جەنابەت پرسیارە لەگەی 4 موچە دیار نییە یعنی 4 تریلیۆن دیار نییە باشە 50 میلیارد داواتە جادەیەک ئەمە چییە؟ 4 میلیارد دلار دیار نییە ملیار دین 4 میلیارد دلار دیار نییە 4 تریلیۆن دینار دیار نییە باشە تۆ 4 تریلیۆن دینار زۆرە ئوستاز موازنەیەکی وڵاتێک کاکە ئوردن موازنەکەی هەمووی 5 میلیارد دلار نییە کاک دکتۆر من سپاسی ئامادەبوون تاکەم جارێکی تر ئەگەر من شتێکم لەبیر چوو بێ حەزکەی ئاماژەی پێ بکەی سپاس بۆ جەنابەت جارێکی تر ماندوو نەبی هیوای سەرکەوتنت بۆ خوازی سەلامەت بیت وڵی من بەز یەک پەیامەیە وش ئەوەیە کە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم بڕۆن دەنگدەن چکە دەنگ نەدەن بەڕاستی وەک وایە دەنگەکان بۆ پارتیوێکێتی ڕوە چکە پارتیوێکێتی پێیان باشە یەک معارەزە یەک ناڕازی نەڕوە بۆی دوایی لە عێراقا جارێکی تر بڵێن ئێمە خاوەنی ئەم خەڵکەی بە پێی یاساکەش دەنگ نەدەیت هیچ تەسیر ناکە لە مەوزوع و ئەگەر چاوەڕێەکەی وڵاتانی دەرەوە بێنە سەر خەت لەبەرەوە ڕێژەی دەنگدان کەم بووە ئەوە لە غالبی وەرگرن لە ئەو شەوەی کە دەنگ ئەو ڕۆژەی کە دەنگە درێ شەوەکەی هەمووی پیرۆزباییەکە لەبەرەوە کاتە بەس دەنگەکەی تۆ زەرەر ڕات و دەنگەکەی تۆشە چتە قانجاز یەکێتی و پارتیوە و بیر لەوەش مەکەنەوە بڵێن ئەی تەزویرە و ئەی نازانم چی لە تورکیا کورد هەموو جارێک بەشداریەکە ماڵا بە ئۆردوغان ئەوەنە تەزویر چییە هین پێوت تەزویرچی ترامپ پێوت تۆ تەزویرچێکی زۆر مهمیت بەڵام کورد بێدەنگ نابێ ئەچێ دەنگەکەیەدا سوورش ئەزانێت دەنگەدا بە مەسئول شارەوانێک بەیانی ئەگیرێ بەڵام هەم ئەڕوا دەنگەدا بۆ لەبەرەوە ئیرادەیەوە دەنگدانی تۆ ئیرادەتە دەنگدانی تۆ وا ئەکا کە عەدەدت هەبێت تۆ ئەگەر دەنگ نەدەی کابرا نازانێت چێ معارەزەیە کێ ناڕازیە لێی و عێراقش نازانێت چێ ناڕازیە تا ئێمە نەچوینە بەغداد خەڵک وایە زانی ئەمانە زۆر خزمەت گوزارن زۆر مهمن ئەمانە زۆر یعنی هەموو کوردیان لەگەڵایە بەسکە ئێمەیان بینی لەوێ قاڵەقاڵەکەین و قسە ئەەکەین و داوای مافیا وڵاتەنەکەی پیان خۆ ئەمە خەڵکەیە ناڕازی بێ لە هەرێمی کوردستان هیوادارین ئێوە دەنگ بدەن و بڕۆن لە دەنگدانە دەنگ بدەن بە دژە دەسەڵات بۆ ئەوەی مافەکانتان وەرگێتەوە زۆر سپاس کاک دکتۆر غالب کاندیدی ژمارە 1 لە سنووری بازنەی پارێزگای سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر غالب کۆتایی هات هیوادارم بێزارمان نەکرد بێتن هەر بژین